یاری ئەوڕۆ یاریی زۆر گرنگ بوو بە ئێمە ینی بەس برنەوە لە پێشەمە دادی ئێمەدا توانیمان ناو یاریگای خۆمان بەڵێنمان داوە بکەینە دۆزەخی هەموو یانەکان هیچ یانێک نەتوانی سێ خاڵ لەو یاریگایە بەدەست بێنێ لە سەرەتای خولەکە ئێمە بەڵێنمان بە هەندەران و بەرزانمان بەڵێنماندا هیچ تیپێک ناو یاریگای خۆمان نەتوانی بەڵێنمان بە شەهیدانماندا هیچ تیپێک نەتوانی سێ خاڵ یاریگای لە ئێمە وەربگری پیرۆزە لە هەندەرانمان دەستخۆشیان دەکەن و هەر دەقە توانیان پشتگیری یاریزانان بکەن هاانی یاریزانان بدەن سپاس بۆ ئێوە بەخێر بەسەر چاو ڕاستیەکە من گلەیم هەبێ لە یاریەکە یاریتر ئەمە گوڵای لەولاتریش هەروتومە ئەمە ڕاضەیە ئەبیتەوە ئەدۆڕێ چۆن کە ئەدۆڕێیت یعنی بێتە هەمولیە و کورساییە بکەیت کاشی بیتەوە دڵخۆشی ئەمەی تر یاری ڕاضە هەروە هاتووە ئەبێت توی ئادۆڕیا تعادل لەبی ئەم سێشتەیە لەبەرەوە من ئەگە گلەیشم هەبێت لە یاریەکە ئەوەیە گلەیم لە جمهوریان هەیە ینی سەیریگا ئێمە بە دۆڕاوی هەموو دەبیان تێگرتوین جا ئەگەرمان بردایەوە بۆ چیان بەرامبەرم کردایە ئەمەی تر یاریە جەمی یەکەم ئاستێکی باشمان پێشکەش نەکرد تاکو بڵێم حەسمی یاریەکە بکەین و بڵێ نەیبینەوە بەڵام جەمی دووەم ئێمە هەروەک یارەکانی پێشتر جەمی دووەماتینەوە ناوکەشی یاریەکە و ئەوە بوویتر خوای گەورە ژوای داناوە بدۆڕین شکوری ئینشاءڵڵا تر یاریەک ماماوە پشت بۆ بەخوا ئەو یاریەش حەسم کەین و بچینە ڕیزی پلە نایابەکە ئینشاءڵڵا